ئەنیشتاین کۆتا وشەکانی ئەلبێرت ئەنیشتاین کامانن؟ ئەنیشتاین منداڵێکی دواکەوتوو بووە لە بەدەستهێنانی لێهاتووی قسەکردن. ئەمەش بوو بەهۆی دڵەڕاوچێ لە لای دایک و باوکی. بەڵام شەوێک لە شەوان ئەو منداڵە ئەو بێدەنجەی شکاند کاتێوتی ئەم سوپە زۆر گەرمە. وە کاتێ دایک و باوکی پرسیاریان لێکرد بۆچی تاوەکو ئێستا هیچ وشەیەکت نەوتووە، ئەویش وەڵامی دایەوە وتی ئاخر هەموو شتێک ڕێک و پێک بووە وەکەوەی من ویستومە پێش ئەم کاتە. تەمەنی ئەو تەنها 5 ساڵ بوو کاتێکە نەخۆش کەوت. لەو کاتە باوکی قیبلە نمایەکی پێدا کە لە عەقلیدا ڕووناچی زانست و زانیاری و ڕێگای زانستی گەشاندەوە. بەڵام لە تەمەنی 17 ساڵیدا ئەلبێرت ئەنیشتاین پەیوەندی کرد بە پەیمانگای هونەرە کرداریەکانەوە و لە هەڵسەنگاندنی بیرکاری و زانستەکان سەرکەوتوو بوو. بەڵام لە هەر یەک لەوانەکانی مێژوو و جوغرافیە و ئەوانی تریش دەرنەچوو. ئەنیشتاین 10 ساڵی تەمەنی لە بیردۆزی ڕێژەی گشتی بەسەر برد کە جیهانی بۆ هەتایە گۆڕی و لە ساڵی 1915دا هەڵسا بە بڵاوکردنەوەی. بەڵام ئەوەی کە زۆر سەیر بوو خەڵاتی نۆبڵی لەبەر ئەم بیردۆزە وەرنەگرت، بەڵکو ئەم خەڵاتیان پێبەخشی بەهۆی لێکۆڵینەوەکانی لەسەر کاریگەری فۆتۆ ئەلکتریک ئیفێکت. ئەنیشتاین وا ناسرا بوو کە زۆر حەزی لە مۆسیقا بوو، تاوەکو جارێک خۆی وتوویەتی ئەگەر زانا نەبوومایە حەزم دەکرد ببم بە کەسێکی مۆسیقی. ئەنیشتاین کۆتا 30 ساڵی تەمەنی لە بیردۆزی هەموو شتێک بەسەر برد. Theory of Everything کە چوارچێوەیەکی گریمانەییە کە شیکردنەوە بۆ هەموو دیاردە فیزیایە زانراوەکان دەکات بەپێی بەرەو پێشچوونی میکانیکی و گریمانەی ڕێژەیی و لە کاتی کارکردنی لەسەر ئەم بیردۆزەدا مرد. بەڵام ئەو نەگەیشت بە هیچ شتێک. کاتێکە مرد پەرستارەکان لە تەنیشتەوە وتارێکیان دۆزیەوە کە ویستویەتی بینێرێ بۆ یەکێ لە وڵاتە دەستڕۆیشتوەکان کە ئەوەی شایەنی باسکردن بێ و تێیدا نووسرا بێ ویستویەتی ببێتە یەکەم سەرۆکی ئەم وڵاتە لە کاتی یەکەم دروستبوونیدا. بەڵام ئەوەی ڕەت کردەوە و پاشەکشەی لێکرد بەهۆی هەندێ هاوکێشەوە. ئەنیشتاین کۆچی دوایی کرد لە یەکێ لە نەخۆشخانەکانی شاری برێنستۆن لە ویلایەتی نیوجەرسی ئەمریکی لە 18 مانگی 4 1955دا دوای توشبوونی بە ڕووداوی تەقین لە خوێنبەرەکانی لەشیدا. دکتۆرەکانیش هەواڵیان پێدا کە پێویستی بە نەشتەرگەری هەیە بۆ ڕزگارکردنی ژیانی. بەڵام ئەو ڕەتی کردەوە وتی خۆشی لە ژیانێک نییە کە بەهۆی دەستێوەردانی دەرەکی درێژ بێتەوە. من ڕۆڵی خۆم لەم ژیانە جێڕاوە، ئێستاش دەبێ قبولی ڕۆیشتن بکەم بە شێوەیەکی گونجاو. ئەمە کۆتا وشەکان بوو کە یەکێ لە گەورەترین ئەقڵەکانی مرۆڤایەتی وتوویەتی، ئەویش ئەلبێرت ئەنیشتاین بوو.